لە واشنگتن دیسیەوە سڵاوی کورد کۆنێکشنتان لێبێت و ڕاستەوخۆ دەنگی ئەمریکا پەخشەکەی ئەچێتە سەر کەناڵی NRT و هاوکات لەسەر جەم تۆڕە کۆمەڵایەتەکان دەتوانن بینەری بن. سڵاوین گەرمژم دەخیلشەمە و هەفکاری من ئاس و جەبار دە بەرنامە ئیرۆدا ئەمێ بزانن کە دناو ئیرانێدا بەتایبەتیژی بەردەوامی خۆپیشاندانان چێ دەبە بڕیارە ئۆپک پلس ji بۆ کێمکردنا دەرینان و فرۆتنا نفتê dê çendê karîgeriyê bike ser helbijartinên nîvdemên Kongresa Emerîkî û gelo pêngavên pêkînana hikûmeta Iraqê gihane çi qonax. خۆپیشاندان و نەڕازیبوونین ئیرانیان لە چەندین باژارên سەرەکەیین ئیرانی بەردەوامن و چالاکڤان ڤیدیۆیان لەسەر میدیای civakî diweşînin. Hikûmeta Îranê rijdiyê dike ku serederiya wan yan serederiya xirab digel jîna emînî nehatiye kirin lê malbata wê dibêjin cihê eşkencedan û nîşanên lêxistinê li ser laşê wê diyar bûne. Karbidestên hikûmeta Îranê welatên Rojava bi taybetî Amerîka û İsraîlê bi pîlankirina xwepîşandanan li dijî kuştina wê xanimê tawanbar dikin. Jîna Emînî hat girtin ji ber pêşîliya yasayên Komara İslamiya Îranê taybet bi cilûbergan. Televizyona dewletê dibêje heta 24 meha Îlonê دوان خۆپیشاندانان دا bi kêmî 41 kes hatibûn kuştin lê li pêtir ji du heftiyên derbasbûyî hikûmetê agahiyên nû li ser kuştina xwepîşanderan eşkere nekirine. Lê Komeleya Mafên Mirovên Îranê ya bingehê wê li Oslo dibêje heta niha 185 kes hatine kuştin. هەست سەبارەت بە ئێران ناسر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕۆژی دووشەمە ڕایگەیاندووە کە کۆماری ئیسلامی ئێران بەڕژدی لە کاتی خۆیدا وەڵام دەداتەوە ئەگەر سزای نوێ بەسەر ئەم وڵاتەدا بسەپێنرێت. بەڵام تا دێت ئەمریکا و کەنەدا وڵاتانی دیکە سزای زیاتر بەسەر ئێراندا دەسەپێنن. ئەمریکا ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو سزای زیاتری بەسەر بەرپرسانی حکومەتی ئێراندا سەپاند لە کاتێکدا زیاد لە 20 ڕۆژە خۆپیشاندانەکان دەیان شاری ئێرانی گرتووەتەوە و بوونەتە ئاڵنگارێکی سەخت بۆ ڕێبەرانی کۆماری ئیسلامی ئێران و وەزیری دەرەوەی ئەڵمانیاش داوای قەدەغەکردنی گەشتی کرد بۆ ناو وڵاتانی یەکێتی ئەوروپا و سڕکردنی سەروەت و سامانی بەرپرسان و ڕێبەرانی هێزە چەکدارەکانی ئێران کە دەستیان هەبووە لە سەرکوتکردنی خۆپیشاندان و بەرپاکردنی ستەمکاری دڕندانە دژی هاوڵاتیان بەهۆی کوشتنی ژینامینیەوە ناڕەزایەتی لە دەیان شار و شارۆچکەی سەرتاسەری ئەو وڵاتە 8 ملیۆنیدا بەرپا بوو و کچان و ژنانی ئەو وڵاتە لە شەقامەکاندا خۆپیشاندانی ناڕەزایی ساز دەکەن و ئاشکرا حیجابەکانیان لا دەبەن و هوتافی مەرگ بۆ دیکتاتۆر و ژن ژیان ئازادی دەڵێنەوە. حکومەتا بریتانیا دەبێژە وێ تۆ لەو جزا دانینە سەر مەزنە کاربدەستین هێزین ئەولەهیا ئیرانی و کاربدەستین پۆلیسین بناوێ پۆلیسی ئەخلاقی کۆمارە ئیسلامیە ئیرانی. بریتانیا دەبێژە ئەو هێز گەفا گرتنێ لە خەلکێ دخون و هەروەسا تودوتیژیان ji بۆ کۆنترۆلکردنا ژنین ئیرانê بکارتîne و ka çawa kincan lexwe bikin li dervey malê dema diyar dibin. بریتانیا جزا دان سر پۆلیسê ئەخلاقیە ئێرانی و کاربدەستên wê welatî û got wan gef tundutijî û girtin bi kar anîne da kontrol bikin ka jinên Îranê çi li xwe dikin û çawa tev digerin. Kuştina Jîna Emînî ya 22 salî di girtîgehê de bû sedema xwepêşandanan lê derve û di nava Îranê de jî ku herî kêm 185 kes di nav de 19 kesên biçûk hatin kuştin. Grupên mafên mirovan dibêjin bi sedan kesên din jî birîndar bûne û bi hezaran ji aliyê hêzên ewlekariyê ve hatine girtin. Li serveyekê Brîtanya roja duşemê got ku wê bi tevahî polîsên exlaqî ceza kirine. Wezîrê derve James Cleverly di daxuyaniyekê de got em ê ji ber zordariya we ya li ser jin û keçan û ji ber tundutijiya we ya bêhempa li dijî xelkê we berpirsiyar bigirin. Peyvdarê Wezareta Derveya Îranê roja duşemê got ew ê rê nedin tu welatekî din destê werdanê bike. Pirsgirêka navxweyiya Komara İslamiya Îranê girêdayê hikûmet û neteweya Îranê ye.
ئەمێ ڕێنادن تە وڵاتیەکی کو دەستێوەردانی دکاروبارên نافخۆیên کۆمارە ئیسلامیە ئیرانê de bike. Hevdem Serokwezîrê Kanadayê Justin Trudeau roja şemiyê fişara li ser pasdarên şoreşgerên Îranê zêde kir. The actions we have taken بریارا مدایو ام ایرو رادگینن هن پیوانین هر خورتن دیجی ایرانه جبو جواکا ایرانیا کندیا بهزو برخودیر و سربلند و ام دنگ و بانگین و دبهیسین جبرویه که ام ایرو آلاوین هر بهزند دست خدا بکارتینین دیجی تپسر کرنا ویر جمع هوانه و دیجی رفتارین هوانه هزاران کار بدستان. خوندکارین زانینگهان ده خواپیشاندانان در رولک گریگ لیستنه و کومیناک لجوان رو که ویدیو که رویترزی آگر لسر نشان ده. او لوی زانینگه خوندکارین جن درشما جور بچه هلدان دما سروک ایران ابراهیم رئیسی روجا شمی سردان زانینگه کر. خواپیشاندان ده کرتا انرژی یا گرینگا ولی دجی بلاو بون. راپورین که نهاتن پشت راست کرن لسر مدیا جواکی نشان دادن که کارکرین پارزونگه نفتی ین ابادان و کنگان و پروژه پتروکیمیایی یا و شهر تولی خواپیشاندان بونه. خواپیشاندان گرسیین کارکرین نفتی و بازرگان بازار آلی کار بون که اولدار ده شورش ایران یا بری 40 سالی ده ببند سلادار. لیکولر دبیجن که دستلدار اولیین ایرانی رنگ آلوزی و حوینو در فتن نزیک بنا بربانگا سیستمک سیاسی نو کیمن. صالح دمیجر دنگ امریکا. لە قامیشلۆ بە دروشمی ژن ژیان ئازادی خۆپیشاندان و هاودەنگی ساز دەکرێت بۆ ناڕزای دەربڕین بەرامبەر بە کوشتنی ژینە ئەمینی و ستەمکاری بەرامبەر هاوڵاتیانی ناڕازی لە ئێران. تبي بشتقريا جيانا أميني دردكبن أو جنا كرد الرجلات كردستاني قلسر دستي أولكاريا إيراني هات كشتن وأم تبدأ زانن بيشاوا أولكاريا إيراني دجي همي شعوب إيراني رادبن ونمازة ملتي كرد. و چند ویدیوین خۆپیشاندانên îro di nav Îranê de gehane me em ê wana bi we re hevpar bikin. 18 مهر اینجا سندجی وشو بلهو کرمانشاه تا دێ دەسەڵاتداران و هێزە چەکدار و ئاسایشی و بەسیجی و ئیطلاعاتیەکانی ئێران دڕندانە پەلاماری خۆپیشاندەران دەدەن. هاوکات تا دێ خۆپیشاندەرانی ناڕازی زیاتر و زیاتر تووڕە دەبن بەرامبەر مامەڵەی ناشارستانی و نامرۆیانەی ئەو هێزانە. ناڕزاییەکان تەنها شارەکانی ئێرانی نەگرتوتەوە، وڵاتانی جیهانیشی گرتوتەوە. سەبارەت بە دوایین پەرسەندنەکانی ناو شارەکانی ئێران لە واشنتنەوە هاوکارمان فەرهاد فەلاحیمان لەگەڵدایە. فەرهاد دوایەمین زانیاریەکان چین؟ ئەم کاتتان باش ئاسۆ هەروواکە لە هەواڵەکان بەشێکی باس کرا خۆپیشاندانەکان لە ئێران بەردەوامن و سەرکوتکردنەکان لەلایەن
هێزەکانی کۆماری ئیسلامی بە هەمان شێوە ئەوەی کە هەتا ئێستا ئاگادارین و بەدەست ناوەندی هەواڵ لێرە لە دەنگی ئەمریکا گەیشتووە ئەوەیە کە کرێکارانی پاڵاوگەکانی نەوتی ئابادان و کەنگان پەیوەست بوون بە کرێکارانی پاڵاوگەکانی نەوتی عسەلویە لە بوشەر و بەندەری عسەلویە کە دوێنێ ئەو مانگرتنانە و خۆپێشاندانەکان دەستیان پێکرد ئاسۆ لە بیرمان نەچێ ئەوانەی کە بارودۆخی ئێرانیان لە بەرچاوە هەر ئەم پاڵاوگە نەوتیان نەبوون کە کاتی خۆی بوونە هۆی ڕوخانی ڕژیمی پاشایەتی لە ئێران و حکوومەتی مەلاکان لە ئێران هاتە سەرکار. ئەمە زۆر گرنگە بەوەی کە بازاری گەورەی تارانیش لە ڕۆژانی پێشتر بینیمان لە مانگرتندا بوو، خۆپێشاندانەکان لە تارانیش بەردەوام بوون. ئەمانە ئاماژەی زۆر گرنگن لە دوای 25 ڕۆژ خۆپێشاندان لە ئێرانە کە لە مێژووی 43 ساڵەی کۆماری ئیسلامی ئێراندا هەتا ئێستا بێوێنە بوون. کاردانەوە زۆرن خۆپێشاندانەکان لە شارە جیاجیەکان بەردەوامن. هەر ئەمڕۆ لە شارە جیاجیەکان خوێندکارەکانی ئامادەی خوێندکارەکانی زانکۆەکان مانیان لە خوێندن گرتووە و لە شەقامەکان دروشم ئەڵێنەوە. ئەتوانم ئاماژە بە هەندێک کاردانەوەی جیهانیش بکەن لێرە لە ئەمریکا. جێک سۆلیڤان ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی کۆشکی سپید دوێنێ دووشەممە لە واشنگتن لە 2 تویتدا ئاماژەی بە خۆپێشاندانەکان لە ئێران کرد و پشتیوانی ئەمریکا و پاڵپشتی ئەمریکای بۆ خۆپێشاندەرانی ئێرانی دووپات کردەوە. هەروەها لەلایەکی تریشەوە وەزیری دەرەوەی ئوسترالیا بە هەمان شێوە ئیدانەی سەرکوتکردنی خۆپێشاندەرانی کرد لەلایەن کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێرانەوە و ئەمەی بە ناڕەوات زانی کە ژنان لەسەر مافە سەرەتاییەکانی خۆیان بکوژرێن لەو وڵاتەدا. ئاسۆ ئەتوانم بڕۆمە سەر بابەتێکی دیکە لە هەرێمە کوردیەکان. بارودۆخەکە زۆر خراپە. شاری سنە ناوەندی پارێزگای کوردستان لە هەرێمە کوردیەکان لە دوێنێشەوە و بە تەواوەتی ملیتاریزە کراوە لە تویتر. هەر پێشەوەی کە بێمە ڕاستەوخۆکە و چاودێری تویترمە کرد کە هەشتەگی سنەی خوێناوی بووەتە ترندێک ئێستا لە تویتر و ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ کۆمەڵگەی مەدەنی و چالاکوانان داوای هاوکاری و یارمەتی ئەکەن بۆ شاری سنە و خەڵکی شاری سنە بۆ ئەوەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە فریای خەڵکی شاری سنە بگات. لە ڤیددیوەکانە بینیمان هەر ئێستاش لە دیمەنەکانە ئەیبینین ئاسۆ ئەوەی کە هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی دوێنێ لە هەموو بەشە جیاجیەکانی شاری سنە بەبێ دەستپاراستن تەقەیان لە خەڵکی مەدەنی کردووە، لە کۆڵانەکان تەقەیان لە نێو ماڵەکان کردووە، گازی فرمێسکڕژیان خستووەتە نێو ماڵی خەڵکی ئاساییەوە بەبێ ئەوەی کە هیچ چەشنە دەستپارێزیە بکەن لەو کردانەوەیان. هەواڵی زۆر هەن لەسەر کوژرانی ژمارەیە کەس بریندارەکان ناتوانن خۆیان بگەێنن نەخۆشخانەکان لەبەر ئەوەی کە هێزەکانی کۆماری ئیسلامی کەرەستەکانی گواستنەوە فریاکەوتن بەکارەهێنن بۆ ڕەفاندری خۆپێشاندەران و بریندارەکان لەو شارەدا. ئینتەرنێت سنووردار کراوە، دۆخی سنە زۆر ئاڵۆزا و هەروواکەوتم ڕێکخراوەکان داوای بەهاناچوونی خەڵکی سناکە ناسۆ. بەڵێ فەرهاد زۆر سپاس بۆ زانیاریەکانت. سپاس بۆ ئێوەش. ئیرۆز سێشەمێ وەزیرە دەرەوەیە فەرەنسی گوت پێش وڵاتیان فەرەنسی لە ئیرانی هاتە نەگرتن و ئێکەتیا ئەوروپیژی لە هەف کریە لەسەر شێوەیە دانانا تۆلە و جزان لەسەر تەهرانی کو ڕەنگە لە هەفتیابێ وەرن جێبجێکردن. لە ڕۆژە شەشی جۆتمەهێ فەرەنسا ڕەخنە لە ئیرانی گرت و ئەو خەتەبار کرد بە کریارن دکتاتۆریانە و گرتنا وڵاتیان وێ وەک بارمتە پشتی وەشانە ڤیدیۆیەکی تێدا ژن و مێرەک پێناسینێ بتاوانە جاسووسیە دکن. گرتنا وڵاتیان فەرەنسی چەند هەفتیان بوو پشتی خۆپێشاندان و ئالۆزیان لە ئیرانی و تەهران وانە بە وڵاتین نەیارن بیانیڤە پەیوەند دیدار دکە. وەزیرە دەرەوە یا فەرەنسی ڕژدی لە وڵاتیان خواکرە چەند زوویە ژ ئیرانی دەرکەون چونکو ئەو دێ ڕاستی گرتن و زۆرێ بن. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن.
وڵاتین ئەندامین ئۆپک پلس بڕیاردایە و بەرهەمین نافتاخوا 2 ملیۆن بەرمیلان کێم بکە ئەفدی ئالۆزیان لە بازارین جیهانی دروست بکە. رووسیا کەیفخۆشە بە بڕیارە ئۆپک پلس و عەربستانە سعودی تێدا وڵاتی خودی باندۆرە. کرەملن دیبێژە ئەف پێنگاو دێ بێ سەروبەریە ئەمریکا دە بازارین جیهانێدا دروست کری هەف سەنگ بکە. لأمريكا بلندبونا بهای نفت و گازی راستوخا کاریگری دکه سر پیواجوین سیاسی نهاکو هالبجاتین نیف دم ین کنگرسی امریکی نیزیک دبن دموکراتو بریوبریا سرک جو بایدن خباتی دکن کو کنترل هر دو جواتن کنگرسی دستی واندا بمینا بلندبونا بهای نفتی بگومان دی ببا آستانگ لپیشوانا لوان بریوبریا بایدن پنگاوا اوپک پلس به آلیگریا روسیا و پوتین دایا بنافکرن اف پنگاف دی چاوا باندوری بکسر هالبجاتنین کنگرس امریکی در انجام وی لسر پیوندین واشنطن و ریاض دی چبن و بجارین لپیش بریوبریا بایدن چنا باشترین کس برسوا وان قصيار ما بدا دكتور بلال احمد وهابه ليكولر لواشنطن انستيتوت ليرا لواشنطن دكتور بعاني باش سپاس بكاتي جنابت پیش همو شتيك بجاركان لبردم بریوبریاتی بایدن چین خما دزاین تنها عراق نبي اگر ایران و فنزويلا ولاتان دیکه اوان دروي اوپک پلسن وڵاتی نارن. بەیانی باش کاک دەخیل بەیانی باش کاگاسۆ لە ڕاستیە ئەم کێشەیەکی بەشێکی ئابووریە بەشێکی سیاسیە جەنابەت ئاماژەت بە بەشە سیاسیەکە کرد کەوا بۆ ناوخۆی ئەمریکا لەوانەیە بە شێوەیەکی سلبی زەرەر بدا لە ئیدارەی دیموکرات ئیدارەی بایدن کە بەرەو هەڵبژاردنەکانی میدتەرم دەچن بەرزبوونەوەی نرخی بنزین لەم کاتە مانگێک پێش هەڵبژاردنەکان بۆ دیموکراتەکان خراپە لەلایەکی تریشەوە جۆرێکە لە هاوکاری بۆ پوتن جۆرێکە لە هاوکاری بۆ دژ یاخود بەم ئامانجانەی ئەمریکا کە هەیەی کە زەختێکی ئابووری لەسەر رووسیا دروست بێت ئەمە بێتە هۆیەوەی کە داهاتێکی زیاتر بچێتە گیرفانی پوتینەوە بۆیە لەم دوو ڕۆوە ئەمریکا پێی ناخۆشە بەڵام بەشێکی تری ئەوەیە کە ئەمە لە ڕووی ئابووریەکەەوە ئەگەر سەیری بکەیت جیهان و بەتایبەتی وڵاتانی ئۆپێک بەرەو قەیرانێکی دارایی دەڕۆن بۆیە دەیانەوێت لە ئێستەوە پێشەوەی کەوا نرخی نەوت بە تەواوەتی بشکێ پێش ئەم کێشەیە بکەون و لە ڕووی ئابووریەوە هیچ نەبێت جۆرە لە سەقامگیری بۆ بازاری نەوت دروست بکەن. پەیوەندیەکانی سعودیە و ئەمریکا بەهۆی ئەمەوە ڕاستی ناڕەحەتتر ئەبێ لە ڕووی سیاسیەوە ئیداری بایدن زۆر تووڕەیە دوێنێ سەرۆکی سەنات کە دیموکراتە وتی کە فرۆشتنی چەک لەوانەیە بە فرۆشتنی چەک بە سعودیا ڕادەگرێت وەلەوانەیە لە چەند ڕۆژی داهاتووشە شتی تر ببینین یاخۆی خێتابی تر ببینین. ئەمریکا چەند پلانێکی لەبەردەستایە چەند با بڵێن ئۆپشنێکی لەبەردەستەیەکی کە مەسەلەی پترۆلیەم ستراتیژیک ڕزێرڤە کە خەزنی کردووە بیوەی لی سرف بکات هەڵبەتە ناوێت بە زووی ئەوە تەواو بکات. بەشێکی تریشی واکات کە جۆرێک ینی ئەوانەی کە بەرامبەر بە مەلەفی ئێران کارەکەن دەترسن کەوا ئێرە ئەمریکا نەرمیەک بەرامبەر بە ئێران بنوێنێ سری خێراتر بێ بگەڕێتەوە ئیتفاقینەوەی بەڵام ئێران و ڤەنزوێلا وەکو ئاماژەت پێکرد هەردووکیان لەژێر حەساران کارکردن لەگەڵیان ناسەخت. دکتۆر بلال دەمویست ڕوونکردنەوەیەکی یانیان لە لای تۆ بزانین ڕاستێکی ئەو وڵاتانی دەروەی ئۆپک پلسن دەتوانن بەرهەمێرانی نەوت زیاد بکەن هەم بۆ قەزانجی خۆیان هەم بۆ پڕکردنی داواکاری بازار توانایان هەیە یان نا؟ توانای زیادکردنی بەرهەمهێنانی نەوت ئاسان نییە تاکە وڵاتێکەوە ئەم توانایی هەبێت سعودیە ئەویش بنزیکەی ملیۆنێک تا 2 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکا وڵاتێنی وەکو ڤەنزوێلا وەکو ئێران ئەگەر ئیمڕۆژ بۆ نمونە تۆ ئەم ئابلوقە ئابووریان لەسەر لابەری چەند ساڵێکیان نەوێت چکە پێویستن بەوە بەرهێنانە پێویستن بە تەکنۆلۆژیای تا بتوانن بەرهەمهێنانی نەوتی خۆیان زیاتر بکەن بۆ شتەکە ئۆتۆماتیک نییە بەتایبەتی ئێران ئەوەی کە بۆ ئێران جیاوازە لەگەڵ ڤەنزوێلا ئەوەیە کە بحکمەوەی کە چەند ساڵێکە حەساری لەسرە چەندەها ملیۆنە بەرمیلی نەوتی هەیەکەوە لە تەنکەرایە و دانراوە بەڵام بەهۆی ئابلوقەکەەوە کەس ناتوانێت لێ بکڕێ ئەگەر هاتوو جۆرێک لە ئاسانکاری بەرامبەر بەم نەوتە بکرێت لەوانەیە ئەمەی کە لە تەنکەرایە بتوانێت بیفرۆشێت جۆرێک لە ماوەیەکی کورتخایەنە ئاسانکاریەک یاخود بازار نەوتێکی زیاتری تیابێت بەڵام ئەمریکەوە ئەم وڵاتانە بتوانن بە خێرایی بەرهەمهێنانی خۆیان زیاد بکەن ئەمەیان چەند ساڵێکی ئەوێت ئەگەر هاتوو کێشەی بۆ دارایی و سیاسیش بەڵێ دکتۆر بلال ئەحمەد وەهاب لە ئینستیتوی واشنتن لێرە لە واشنتن زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. باز بۆ ئێوەش.
جۆ بایدن سەرۆکی ئەمریکا هەفتەی ڕابردوو لێخۆشببوونی بۆ هەزاران ئەمریکی ڕاگەیان کە تاوانبار بوون بە هەڵگرتنی ئاسایی ماروانە سزادرا بوون. وە کۆشکی سپی دەڵێت پلانەکەی بایدن باز لە شێوازەکانی تومەتبارکردن دەکات کە ساڵانێکە بە شێوەیەکی نادادپەروەرانە کەمینەکانیان کردوتە ئاماج. بەشێک لە کۆمارەکانیش لە ئێستاوە ڕەخنە دەگرن. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لێخۆشببوونی بۆ هەزاران ئەمریکی دەرکرد کە تاوانبارن بە پێی یاسای فیدراڵی بەوەی بڕێکی کەمی مەڕەوانیان پێگیراوە. لێدوانەکانی بۆتە بابەتی گەرمی تۆڕە کۆمەڵایەتیەکان. هەروەکو وتم لە کاتی خۆکاندیدکردنم بۆ سەرۆک نابێت کەس تەنها بەخۆی بەکارهێنان یان هەڵگرتنی ماریواناوە لە زیندان بێت. لە زۆرێک لە ویلایەتەکاندا لە ئێستادا یاساییە. سەجەرەی تاوانەکانی هەڵگرتنی مەریوانە بووەتە خۆی بربەستی ناپێویست لە بەردەم دامەزراندن بۆ خانوبەرە و دەرفەتی خوێندن و ئەوەش پێشەوەی چارەسەری ئەو جیاوازیە ڕەگەزیانە بکرێت لەمەڕ کێ ڕوبەڕووی دەرەنجامەکانی بووەتەوە. دەیان ویلایەت و چەندین ناوچەی ئەمریکا واشنگتن دیسی جۆرێک لە یاساییکردنی مەروانیان هەیە. پلانەکەی بایدن تەنها کاریگەری لەسەر ئەو کەسانە هەیە کە بە بڕێکی کەمی مەروانەوە گیراون، نەک ئەوانەی بەرهەمیان هێناوە یا دابەشیان کردووە و دەستگیرکردنەکان نابێت پەیوەندی بە تاوانی دیکەی وەک دزیکردن و یا دەستدرێژیکردنەوە هەبوو بێت. بەڵام هەندێک لە ڕەخنەگرانی سەرۆک بایدن وەک سیناتۆری کۆماریەکانی ئارکەنسا تۆم کۆتۆن لەسەر تویتەر ئەم بابەتیان بە هەوڵێکی بێهیوە بۆ سەرنجلادان لەسەر سەرکردایەتیە شکست خواردۆکەی ناوبردووە. کۆشکی سپی دەڵێت لێخۆشبوون دەرفەتێکی تر دەدەن بەو کەسانەی کە پێشینەی تاوانیان هەیە بۆ هەڵگرتنی مەروانە کە زیانی بە دەرفەتی دامەزراندن و یا خانوبەریان گەیاندووە. ئەوەش بەشێکە لە پاڵنەرێکی گەورەتر لەلایەن بایدنەوە بۆ گۆڕینی چۆنێتی پۆڵێنکردنی مەروانە لە ئەمریکا. لە ئێستادا ماریوانە لە هەمان ئاستی مادە هۆشبەرەکانی وەکو هێرۆین پۆڵین دەکرێت. بۆیە ئەوەی سەرۆک وتی مانای نییە لەبەرەوە کار دەکات بۆ دووبارە پۆلێنکردنی مەریوانە. هەروەک دەزانێت کە زۆر کەس بە تایبەتی لە کۆمەڵگای ئیسپانی و ڕەشپێستەکاندا کاریگەری یاساکانی فیدراڵی مەریوانەیان لەسەر بووە بەخۆی تەنها کە مەریوانای پێبووە. لە ئیستادا هیچ زیندانیەکی فیدراڵی نییە کە دەست بەسەر کراون لەبەر ئەوەی بڕێکی کەمی مەروانیان پێگیرا بێت. بەڵام بەو پێیەی زۆربەی سزاکان پەیوەست بە مەروانەوە لەسەر ئاسی ویلایەتەکان ڕوودەدەن. سەرۆک بایدن جارێکی تر داوای لە هەردوو پارێزگارەکانی دیموکرات و کۆماریەکان کردووە کە لێخۆشبوون لە ویلایەتەکانیان دەربکەن. لە کاتێکدا لێخۆشبوون تۆماری تاوانی کەسێک ناسڕێتەوە، بەڵام بربەستەکانی وەک ئەوانەی لە بەردەم مافی دەنگدان یان دانیشتن لە دەستەی سۆندخواران لا دەبات. سەرای ئەوەی داوای لە دەستگای فیدراڵیەکان کردووە پێداچوونەوە بە پۆڵێنکردنی مەروانە بکەنەوە کە لە ئێستادا بە مەترسیداترین لە فێنتانێڵین ریزبەند کراوە. بەڵام تاکۆ ئێستاکە سەرۆک بایدن داوای لەو جۆرەی لەسەر ئاستی نیشتیمانی نەکردووە. شایان پاشا بۆ راپۆرتی ئارەش عەرەبسادی دەنگی ئەمریکا. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ڕێگنەکەوتنی یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار کاریگەری کردووەتە سەر هەرێمی کوردستان و عێراقیش پەیوەندیەکانی نێوان ئەو دوو حیزبە دەسەڵاتداری هەرێمی تێکرا ئاڵۆز کردووە. ئایا بۆ تا ئێستا ئەو پۆستیان یەکلایی نەکردوێتە و هەموو دنیا پێیان دەڵێت ڕێبکەون و ناکۆشیەکان وەلا بنێن؟ سەبارەت بەو پرسە پەیامنێرمان دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. دڵشاد ئەم کاتت باش. ئەم کاتت باش، زۆر سپاس. لە کاتێکدا دڵشاد چوارچێوەی هەماهەنگی هەوڵەکانیان سەر کردوێتەوە بۆ پێکەنانی حکومەتی نوێ، بەڵام یەکێتی و پارتی گەشتوونەتە کوێ؟ بەڵێ ئاسۆ دیارە ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار لە کاتێکدایە کە چوارچێوەی هەماهەنگی هەوڵەکانی بۆ پێکێنانی حکوومەتی عێراق چڕ کردوێتەوە بە پێی و زانیاریانەی کە دەستێ مەکەوتووە تا ئەمڕۆ سێشەممە یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆماری عێراق ڕێک نەکەوتوون بۆ پێی کە پارتی دیموکراتی کوردستان تاکو ئێستا پێداگرە لەسەر بردننی پۆستەکە و یەکێتی نیشتیمانیش بردننی پۆستەکە و ڕادەستکردنی بە پارتی ڕەت دەکاتەوە. بۆیە چەند پێشنیارێک بۆ یەکێتی و پارتی کراوە، لەوانە
ئایا بە دووکان دیدیجاوە بچنە نێو پرۆسەکەەوە کە پارتی ئەمەی ڕەت کردوێتەوە یاخود یەکێتی دەستبەرداری پۆستەکە ببێت و کەسێکی تر بگۆڕێ یەکێتی ئەمەشی ڕەت کردوێتەوە. بۆیە لە ئێستادا کۆبوونەوەکە خراوەتە ڕۆژی پێنجشەممە بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار ڕەنگە ئەمە هەوڵێکی چوارچەوەی هەماهەنگی بێ بۆی بیانوێت دەرفەتێک بە یەکێتی و پارتی بدەن بۆ ڕێکەوتن. بەڵێ بڵێ دڵشاد ئەگەر یەکێتی و پارتی ڕێک نەکەون لەسەر ئەو پۆستە چ زیانێک گەگەێنن بە خۆیان و بە کۆمەڵگەی کوردی؟ بێگومان بێگومان ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەر و کۆماری عراق تەنها کێشە لە نێوان یەکێتی و پارتیا پۆستی سەر و کۆماری عراق نییە، بەڵکو لە ناوخۆی هەرێمی کوردستانی شەکێتی و پارتی دنیای گرفتیانەیە لە شێوازی حکومڕانی و بەڕێوەبردننی هەردوو زۆنەکە زۆنی سەر و زۆنی سەوز بە تایبەتی کە بەرپرسانی یەکێتی بانگەشەی ئەوە ئەکەن کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە یاخود لەلایەن ناوەندی قەراری حکوومەتی هەرێمەوە وەک پێویست بایەخ بە سلێمانی نادرێ. بۆیە ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتی و بەجار ڕۆیشتنە نێو پرۆسەی هەڵبژاردنەوە یاخود بایکۆتکردنی پرۆسەکە لەلایەن پارتیەوە ڕەنگە کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان قوڵتر بکاتەوە، بە تایبەتی کە چاوەڕوانەکرێتێکی پارتی هەندێک مەسەلەی ئەمنی لە بەرامبەر یەکێتی زیندوو بکاتەوە و یەکێتیش بە دوای مەلەف ئاگەڕێ بۆی هەندێک مەلەف بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان زیندوو بکاتەوە و ڕەنگە دوجار ئەمە شەڕی ڕاگەیاندنی نێوان هەردوو حزبەکەی لێ بکەوێتەوە و چاوەڕوانی شەکرێت کە لە ڕۆژانی داهاتوە ئەگەر یەکێتی و پارتی لەسەر ئەم پۆستە نەگەنە ڕێکەوتن و درزی نێوانیان قوڵتر ببێتەوە چاوەڕوانی شەکرێت حتا ئەمە کاریگەری لەسەر ئەدای حکوومەتی هەرێم و تا ڕادەیەک ئیفلیجبوونی حکوومەتی هەرێمیش بێت. لەبەرەوە یەکێتی و پارتی دوو پای سەرەکی پێکێنەری حکوومەتی هەرێمی کوردستانن. بۆیە لە حاڵەتی ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتیا لەسەر پۆستی سەر و کۆمار بێگومان لە ناوخۆی هەرێمی کوردستانی بارگرژی و لێکترازانی زیاتر دروستە بێ. بڵێ دڵشاد ئایا چاوەڕوان دەکرێت سبەینێ کۆبوونەوەی پەرلەمان بکرێت؟ بێگومان ئەگەر سبەینێ کۆبوونەوەی پەرلەمانی عراقیش ئەنجام بدرێت شاخەوان عەبدوڵڵا جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عراق ڕایگەیاندووە کە لەم کۆبوونەوەیە سەرۆک کۆمار هەڵا بژێردرێەوە کەمێک لەمەوبەر محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق ڕایگەیاند کە کۆبوونەوەی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەخرێتە ڕۆژی پێنجشەممە ڕەنگە ئەمە پێدانی دەرفەتێک بێت بە یەکێتی و پارتی تا ڕێک بکەون و تاکو ئێستا ڕاستە ئەعلان کراوە. ڕەنگە ئەگەر یەکێتی و پارتی لەسەر ئەمە ڕێک نەکەوتن و داوای دەرفەتی زیاتر بکەن دوور نییە کۆبوونەوەکە بخرێتە ڕۆژی یەکشەمەش، بەڵام تاکو ئێستا ئەوەی کە بڕیارە سەرۆکی پەرلەمان ڕایگەیاندووە قەرارە ڕۆژی پێنجشەممە یەکێتی پەرلەمانی عراق کۆ ببێتەوە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆماری عراق. بەڵێ زۆر سپاس دڵشاد بۆ زانیاریەکانت هەربژین. زۆر سپاس بەوەش. li bîreweriya salvegera derxistina rêberê Partiya Karkerên Kurdistanê PKK Abdullah Öcalan di sala 1998 de ji Sûriyê ku di pêra û di 14 Şubat 1999 de hat girtin li wê bîreweriyê Partiya Demokrat a Gelan HDP di duh nehî cotmehê li herêmên Kurdan û li bajarên dîn Tirkiya rêzek çalakiyan rêxistibû lê hêzin ewlekariyê destûr neda van bizavan û êrîş kira ser çalakvanan hatiye ra gotin ku 138 kes hatine girtin pêncî û neh ciwana li Diyarbekir Amedê bûn. Xecan Farqîn Peyamêra Dengê Amerîkayê li wir wê agahiyên nû bide me. Xecê fermû. بله دم باش داخل لكن تجد في الشانكر بقشتي صدو في حاجة لجلك باجرمات اسطنبول وان إزمير جولمان هرسال عمدي هاتون دست سركرم اللي جبري عمدي حمي هاتون بردان بريا برنامج من أبوقات هدف كارنس داوشية قالوا جدوه بشيء بردا شو لحق كيفاتنا بردان إيج عمدي اللي أنا دوزكت هيجي لدوزجرينا لزادجهنا زادجه أسينكو لهرينا ورئيفادي وامر سندن تشتغل أبوقات جو بناب وان كسان دوزك كسان لهفتروكين هدفا آمد جلسان أساسوي وزياد شيلا هرسا هفتروكي بارتيا هرم ديمقراطيك آمد هايرتين عاصم هرسا اندام بارتيا مجلسا هدف بفجي هنا تشتكو دستشان كر قوتو دادگه هفا قد خداني اثر وانكو نكار دركبن داري ولا تهرسا كنترول عادي دايكوش حتى سو روجا إهار إنزبدن لچاوريكو حتى درنگي الشبه اردوزا كشي المحكمة إفادة بدن
لعقبات شاوري عقبات بودم شاوري نكو أوجي سدسر بردان قلتيا إذا تسافين هذا بله خجي هيزن أولكارية شالاكين هدفين دنجي جبلي بيرواريه وين مافو آزاديان جي آستان دك أو كما بله أبدنا كده جد عصيا فدا تيجي وقتا مثلا بيشن كو بشتي هولة دلبالش كلي بردا أبدنا كده جد لباجار كردا قد خيايك منا وانا امكان باش شافين صار له دري ان شاء الله كتن قد فكرن لي دخايبات وقت كفرت مفروشاندان يكبكن وقت الدجي بجم يعني اراميه ناف باجر خراب كن كوني خاندن شو زان تجد شانكر ارسل كين هدف جبير درتك كابلا اجلامبون وكيف هاتن دست شانكر دست سركرجي وقتی بشتر شالاکی رسمت تروری به هات نداد کردن پس که جوانجی هات یکرن اذا کاغلو وزانن نهجوت نهچیه او رو چی بیان وش ما بشتر بون و الوری داخلی یک چاب دانه و بشتوان رسمت تروری رنگی یعنی هدفی وزانن که گل چاران داخلی رایدار انداش دبینه کد به ابرت اسمك تروریش بروی تدمه که شالاکی وان دستناد نتنه پشتوانیا جنا امنی و ناگهان اثر سرداجی ایریشین گلکتن شی بکنن لامده بله خاجي امزاني برواريا ديسامرنا نبيسكاري نافدار محمد اوزونجي چالاكي هنا او چالاكيتين اصلا كريميانا بله محمد اوزونج بو وجه كرد براسي ناوكي گلك بباندور بجبرك وقت يك دامزنري وجه لوجان اكودي تناسكرن 12 سال بری لامده نخوشینا پنچشیر جیاناوی یشی نخوش دست تابو ایران سرگوراوی زاد کم دور ساعت نفر ساعتی که در بیرامنه که چیده و کدیجی پانده که سر جیاناوی برهمنوی و بیمتاویش بوی وجه کردیچیه جالی مسترکو پانده که جی لدار کرده وزارة تشاندو يا تركيا هالبت فستيفالك ريدخا ديارة سلوك تركيا رجب طيب أردوغان ويلي أعمد ببالي سازين كردي اللي ديجي وينانا أو شي مسألة بله براحتی دمکی بريشك و يعني جالي رایدان دولت برنامه که افاس سیر تجاو رنگینا دارتسن لی حاضر دهن ازشون اکو نزی هدف نرجیه که در تجربه کد بیشن سود وزان نبی فستیوالی جی ریاکشنده اسوریه و تایبت نب سودتین دارتسن او بیشن سور حافظه و بیره باجر بو هات رفاندن افاده جنا تساندن بحذران كيف الويدري كوشبار بون برنت شيبون هي او دمن تارينا هات نروني كرن هي خلق شينا خو باش نگرتيه چوا شد الويدري وقت فقط اشتكنا هات ذكرن فستيفال مديري شد بال دجي بيا كداكن تكن بينن دقال بانجوات هذا في وانا جي بشتريك ده هي واردوغان بتشارچ بداي وره لي ميتينغ كدار فاجوتي تو ميتينغ هلبجاتني دستكا هلبجاتني جبت نستاندن الاخير بالي خرجان فارقين بامن دنگي امريكا لديار بكر احمدي قال لك سباس لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەتایبەت لە ناوچە کوردنشینەکان کاری بیناسازی کەم بۆتەوە بەهۆی ئەو دۆخەوە هەزاران کرێکار بێکارن بە وتەی چاودێران ڕێژەی بیناسازی لە ناوچە کوردنشینەکانی سووریا بە ڕێژەی نزیکەی لە 80 دابەزیوە فەرموون لەگەڵ ئەم راپۆرتەی زانا عومەر لە خامشلەوە تفگرا آواهی لباکور رجلاتی سوریه به تایبەتی لە هەرێمên کوردان کێم بووە ئاواهیên نو نایên avakirin و gelek avahiyên din jî karê wan hatiye rawestandin û nîvcomane li gorî berpirsan geşebêdan û tevgera avahiyê girêdayê rewşa siyasî ewlehiyê ye rêvebirê yekîtiya ofîsên avahiyan Ednan Misewwer dibêje got gef û êrişên Tirkiyeyê ser deverê bûne sedema kêmbûna asta avahiyê وكرين وبروتين براسيجي قلتي هبو دما يكي متعهد شو سر عردكي مجرد تريكس دبر دخلالها درجات قش هات بروتين لكن انا حكي سكناندين شيبوي او سكناندينجي قريداي مسألة سياسي مسألة عسكري دما يعني دولة الكيلة ما ترسيه هنكي تخيلن دلي ملد يرو اويا بشكي تعداري دبي د بردوامیه اخافتنا خوده برز مصور دا زانینگو پیوستیا دوري به اولهیه هي داکو ولاتی کاربن آواهی اخوه ساز بکن
يك هي خانيكي وهي وشوار عندك خو أبابك دما طرس سبب بشكي دورت كان طرس تأثير قلتي لملتك الولايات كحركة سلوية اقتصاد وقت ما قلت اقتصاد ورأس مال يعني عفوا الشر بهبدو في قريداي لالیەکی دن ئەڤ ڕەوش باندۆرێکە نەینی لەسەر ڕەوشە ئابووری یا بحەزاران کارکەران دکە باوێ سافی کارگەرێکی ئاڤاهیانە ji gundewارê qabişloye dibêje got karê wan gelekî kêm bûye û bi zehmetî debara jiyana xwe dikin niha. كنا نمشي بالشارع أي واحد يصيح لك برێ ئەم لە کۆلانان دمەشیان خەلکێ گازی مەدیکرد ji بۆ کار lê ev 2 salin avakirin rawestiyaye û kirîn û firotin nemaye karê me jî pêra rawestiyaye tevgera avakirinê lawaz e dihatên me jî ne li gorî lêçûnên jiyanê ne nexwasim hinek ji me zarok û nexweş di malbatê wan de hene. لالیەکی din buhabûna nirxê alav û maddeyên avakirinê bûye asteng li pêş berdewamiya avakirinê. Karsazê warê avakirinê Ehmed Hesen dibêje got niha dahatên avahsaziyê pir kêm bûne nexwasim got nirxê lêreya Sûrî beramberî dolarê Emerîkî pir daketiye. هاد شغل الناس شغل فعلى قيمة برهانين وشغل جي أنا كيما بالمقابل يعني بري بلكي أم هي قشيد شغلين أنا أم هي بلكي دهرو شاردو جابنا شغل ومشاكلي مجي أغلبية ناجبر وقم قوتي مواد بناء بخوجي مقابل دولار بهابونا فروتنا معايا وبلديات جيب تشكي أصلا جيج مرشيت كن طابقات شارع لغو كرنا متحضرنا وفي يعني تين قالك مشاكل جانا جمردت خن أو جي جيب تشكي سببك كيم بونا شغل Li gorî çavdêran rêjeya avahiyê li herêmên Kurdên Sûriyê nêzîkî 8 sedî daketiye. Li aliyekî gef û êrişên Tirkiyeyê metirsiyeke li deverê çêkiriye, li aliyekî din jî nirxê kelûpelên avakirinê bilind bûne. Nirxê her toneke hesin gihîştiye $1000 Emerîkî goberiya niha $850 bû. Her wiha nirxê her Türkeke çemento gihîştiye 25,000 leyreyên Sûrî goberiya niha 18,000 leyreyên Sûrî bû. Zana Umer dengê Emerîka Qamişlo. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سەرۆکی ئەمریکی جۆ بایدن ڤاگەڕیا کۆش کاسپی دوشەمبێ پشتی بە هەنڤدانا داویە هەفتیە و ڕۆژە نیشتیمانیە خەڵکی ڕەسەنی ئەمریکا ji ویلاتاخوا دەلەوێر و هەفدەمێ مەزنترین ێریشا رووسیا لە دژی ئۆکرانیا di çend mehanدا دوشەمبێ سڤیل لە چەند باژارên ئۆکرانیا ببوونە ئارمانجên ێریشên موشەکان و درۆنên رووسی بکێمی 16 کەس دوان ێریشاندا هاتنە کوشتن و بوون سەدەمێ بڕینە ئاو و کەهرەبێ وێرانکردنا ئاڤاهیان و تێکدانا ئۆتۆمبێلان لە داخوایانیەکێدا سەرۆک بایدن گوت ێریشên موشەکên رووسی و سڤیل کردنا ئارمانج نیشانەکە دیا هۆڤاتیا شەڕێ پوتینە لە دژی گەلێ ئۆکرانیا دە پەیوەندیەکە تێلەفۆنێ دەژی سەرۆکی ئەمریکی جو بایدن بە سەرۆکی اوکراینی را سوز دا کو سیستم بەڕەوانی ئاسمانی یا کو ئۆکرانیا لە دەستپێکا شەڕی داخواز کردی بدە ئۆکرانیا بایدن گوت ژی ئەمریکا دیگەل هەفبەندên خوا دێکاری بکە ji بۆ ku رووسیا بەهای دژمنکاریاخوا بدە. بەڵێ بڕیار بوو ڕۆژی دووشەمە کۆبوونەوەی گشتی نەتەوەی گرتوەکان ساز بکرێت بۆ گفتوگۆکردن لەسەرەوەی کە ئایا داوا لە رووسیا بکات پەشیمان بێتەوە لە لێکاندنی 4 ناوچەی ئۆکرانیا بەڵام گفتوگۆکە لە کاتێکدایە کە رووسیا گەورەترین هێرشی موشەکی کردە سەر شارەکانی ئۆکرانیا و کۆمەڵگەی نێودەوڵەتی زۆر نیگەرانن لەو بارەیەوە. کۆبوونەوەکەی ئەنجومەنەکە کە پێش هێرشەکەی ڕۆژی دووشەمە پلانی بۆ دانرابوو بە مەبەستی وەڵامدانەوەی ئەو ڕووداوە بوو کە گوایە رووسیا لە مانگی ڕابردوودا ناوچەکانی دۆنسک، لۆهانسک، خێرسۆن، زاپۆریژیای ئۆکرانیادا گیر دەکات. ئەم هەنگاوە دوای ئەو ڕیفرام دۆمە هات کە لەلایەن رووسیاوە ڕێکخرا بوو حکوومەتی ئۆکرانیا و ڕۆژئاوا ئەم هەنگاوە بەناشەرعی و ناشارستانی ناودەبن و ڕەتیان کردەوە. نەتەوەی گرتوەکان تۆڵەسەندنەوەکەی رووسیا لە ئۆکرانیا شەرمەزار دەکات کە بەهۆی ئەو هێرشە کوشندەیەوە دەیان کەس کوژان و زیانی زۆری گەیاندووە بەو شارانە.
سەرۆکی ئۆکراینە ڤڵەدیمیر زەلەنسکی گوت ژێریشن رووسیا لەسەر باژارن ئۆکراینە دوشەمبێ تاکتیکەکە کارین تیرۆریستی بوو دەگوتارە خۆیە شەوی دیدا لە پێش و لە ناو وێرانکاریان زەلەنسکی گوت تەماشای ئارمانجین ڕاستەقینەین رووسیا بکەن وی چەند شینەوارن دیرۆکی بنافکردنە و بەر بە زیاناوان ئێریشان کەتنە یەک جوانەژی زانکۆیەکە کەڤنا ١٩ ساڵی و مۆزەخانەکە هونەری بوو و هەروەسا گرنگترین شینەواری کریستیانان لە ڕۆژهەڵاتی ئۆروپاوی گوت ئۆکرانیا ناهێت ترساندن بەلکو دێپێتر یەکگرتی بە. سەرۆکەکانی نۆ وڵات لە بوخارست بە یاوەری سەرۆکەکانی مەکەدۆنیای باکوور و مۆنتەنیگرۆ ڕەنگەیاند بردومانکردنی هەڕەمەکی بۆ سەر شارەکانی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە بە پێی یاسا نێودەوڵەتیەکان تاوانی جەنگە. ئەوان دەڵێن ئێمە وەک سەرۆکەکانی بولگاریا، کۆماری چیک، ئیستیوانیا، هەنگاریا، لاتیڤیا، لیتوانیا، مونتێنیگرۆ، مەکەدۆنیای باکوور، پۆڵەندا و ڕۆمانیا و سلۆڤاکیا ئەو بردومانە شەرمەزار دەکەین کە لەم دوایەنەدا لەلایەن رووسیاوە ئەنجام دراون کە بە پێی یاسا نێودەوڵەتیەکان تاوانی جەنگن. بەڵام رووسیا ڕەتی کردوێتەوە کە بە ئانقەس هێرشی کردبێتە سەر خەڵکی مەدەنی. بەڵام لە ڕاستیدا تێکڕای هێرشە موشکەکان بۆ ناو شار و شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان بووە. کاربەدەستێکی حکوومەتە تورکیا دەبێژە ئاژانسا نوچەین فەرەنسیک و سەبەهی چارشەمبێ سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردوغان دێدیگەل هەڤبەری خۆی رووسی ڤلادیمیر پوتین کۆم ببە لە کێلەکە لووتکەیە هەریمی لە ئەستانە پایتەختی کازاخستانی تورکیا و حتا نەها خوابێئالی ڕاگرتیە دشەڕی رووسیا لە دژی ئۆکرانیەدا پەیوەندیên باش دەگەل هەردوو هەفسنوورên wê yên deryaya reş رووسیا و ئوکراینە ڕاگرتینە. بەڵێ هەرسەبارەت بە ئۆکرانیا رووسیا لە 21 مانگینەوە بە زۆر هاوڵاتیانی کریمیا کە بە زۆر لکان دوێتی بە وڵاتەکەیەوە ناچار دەکات چەک هەڵبگرن و لە شارەکەدا لە شارەکەی خۆیانەوە دەستکەن بەوەی کە بەشداری شەڕکن. بەڵام پسپۆڕانی مافەکانی مرۆڤ دەڵێن تاتارە ڕەسەنەکانی کریمیا بە زۆر ناچار دەکرێن ببن بە جەنگاوەر و سەرباز. ئەم راپۆرتە زیاتر ئەو بارودۆخە ڕوون دەکاتەوە. سەرکردەکانی نیمچە دوورگەی کریمیای نزیک لە رووسیاوە دەڵێن ئەو بەناو کۆکردنەوەی بەشێکی سەربازی هێزەکان لەو نیمچە دوورگەیە کە لکێنراوە بە رووسیاوە کۆتایی هاتووە. بەڵام یەکێک لە ڕێبەرانی مافی مرۆڤ کە پشتیوانی لە تەتەرە ڕەسەنەکانی کریمیا دەکات بێ ئەوەی ناوی بووتێت قسەی بۆ کردوین و پێی وایە زانیاریەکانی بە سەربازکردن بەردەوام لە ئارادایە. لەسەر بنەمای ئەوەی کە پیان وتوم ئەو داواکاریانە دەهێنە بەر ماڵی خەڵکەکە. خەڵک لەوە گەیشتون کە هەر کەس لە دەرگایدا هاوڕێن نییە. زۆر جار هەر نایکەنەوە. جارەوایە ڕۆسیەکان دەچن دەڵێن یارمەتیمان پێویستە کە دەیکەینەوە بانگهێشتنامەکەیان دەدەنێ. سەرۆکی ئۆکرانیا زێلێنسکی لەگەڵ ئەو بۆچوونە هاوڕایە. دۆخی کریمیای داگیرکرا و کارەساتبارە. زانیاریەکان سەبارەت بە وەرگرتنی تەتەرەکانی کریمیا لە ڕیزەکانی سوپای رووسیا پشتڕاست کراوەتەوە. زۆربەی ئەو بانگێشتنامانە دەگاتە دەستی تەتەرەکانی کریمیا. چالاکوانانی مافی مرۆڤ داوا لە خەڵکەکان چاوپۆشی لە بانگێشکردنەکان بکەن و نەچنە ئەو شوێنانە. باشترە خۆت لە کۆبوونەوە گشتیەکان بە دوور بگری تاوکو و نەبیتە قوربانی کۆمەسیارە سەربازیەکانی رووسیا. هێڵی پەیوەندی تەلەفۆنی هێزە ئاسایشەکانی ئۆکرانیا کراوەیە و ئەو پیاوانەی لە پێشەوەی شەڕەکاندان دەتوانن پەیوەندی بکەن و خۆیان بدەن بەدەستەوە. زۆرێک لە تەتەرەکانی نیمچە دوورگەی کریمیا کەوتونەتە کۆچکردن. هەندێک لە پیاوانی تەمەن 18 بۆ 50 ساڵ ئەوانەی پارەیان هەیە یان کەسێکیان لە دەرەوەیە هەوڵیان داوە لە ڕێگای جۆرجیا و کازاخستانەوە بشنە دەرەوە. بەرپرسانی ناوەندەکانی تەتەری کریمیا پێیان وایە ئەو بە سەربازکردنە ڕێگەیەکە بۆ لە ناوبردنی بەرخوداری بزوتنەوەی تەتەرەکانی کریمیا لەسەر دوورگەکەیان. ڕووسەکان دەیانەوێت لەسەر دەستی ئۆکرانیەکان تەتەرەکانی کریمیا لە ناو ببن. ئەوە گونجاوترین ڕێگەیە بۆ ڕووسەکان چکە دەیان پیا و لە هێڵی پێشەوەی شەڕەکان و شوێنە مەترسیدارەکانن. تا ئێستا ڕوون نییە چەند کەس لە تەتەرەکان چوونەتە ریزی سوپای رووسیاوە
چالاگوواران ئەو بە پێشەکاری مافەکانی مرۆڤ ناوە بن لە کاتێکدا لە ڕێکەوتن نامەی جنێڤدا هاتووە کە داگیرکە ناتوانێت خەڵکی ناوچەی داگیری کردووە بکاتە سەرباز. لەو بارەیەوە نوێنەری ڕێکخراوەکانی دیکە و هیومن ڕایتس وۆچ ئەم بابەتە و تاوانە جەنگیەکانی دیکەی رووسیا دۆکومنت دەکەن. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی بۆلیسیا باکالیتا واشنگتن. و پەتا کۆڤید-19 حکومەتên hin welatان çarkirina hezirarêkên jîr û dahêner bikin ji bo alîkariya welatiyên xwe li salên herî bi zehmet û giranên berbelavbûna nexweşiya korona. Li Togo datayên satelaytan û zanyarî alîkar bûn cihên ku xelkê wan pêdivî bi alîkariyê hey dest nîşan bikin. Çawa ev raporta dengê Amerîka şirove dike. ئیلای کۆماکۆ وەستایەکی بیناسازیە دەڵێت کاتێک پەتای کۆڤید-19 لە ساڵی 2020دا سەری هەڵدا کار لە لۆمەی پایتەختی تۆگۆ زۆر کەمی کرد. بەبێ فەرمان پێدانمان ئێمە ناتوانین کار بکەین و بڕێک پارە بۆ خۆراکی خەزانەکانمان دابین بکەین. هەر بۆیە دەڵێم کۆڤید گورزێکی لە ئێمەدا. بە ملیۆنەها کەس وەک ئیلای کۆماکۆ لە ناکاودا بەرەو لێواری ئەو پەڕی هەژاری بران بەهۆی ڕاوەستانی کارکردن لە سەرانسەری جیهان. حکومەتان لە تەقەلادا بوون بۆ دابینکردنی کۆمەک بەڵام کێشەیەکی گەورە هەبوو. مەسلەکەی ئەوەی کە لە زۆرێک لە وڵاتان بە تایبەتی وڵاتانی داهاتی دانیشتوانەکانیان کەمە ئەماری زۆریان لە بەردەستا نەبوو هەتا بزانن کۆمەک و یارمەتی حکوومەتیەکان بەکێ بدەن. بۆ نمونە لە وڵاتێکی 8 ملیۆن کەسیدا کە ناوچەی بەرینی گوندی تێدایە ئایا چۆن شوێنی ئەو کەسانە دیاری دەکەیت ئەوانەی دانیشتوانەکەی ئەو پەڕی پێویستیان بە یارمەتی هەیە؟ بۆ نمونە لە وڵاتێکی 8 ملیۆن کەسیدا کە ناوچەی بەرینی گوندی تێدایە ئایا چۆن شوێنی ئەو کەسانە دیاری دەکرێت ئەوانەی دانیشتوانەکەی ئەو پەڕی پێویستیان بە کۆمەک و یارمەتی هەیە. ئەگەر تۆ یا من بچینە سەر نەخشەی گوگل یان تەماشای هەندێک لە داتاکانی سەتەلایت و وێنەیەکی ئاسمانی شارۆچکێک بکەیت ئەوە هەتا ڕادەیەک دەتوانیت کە بزانیت ئەو شوێنە دەوڵەمەندنشینە یان نا. سەربانەکانی خانووی دەوڵەمەندەکان لە کانزا دروستکراون و گەورەترن و مەودایەکی بەرین لە نیوان خانوەکاندا هەیە و شەقامەکانیان خێرتاو کراون و زانیاری زیاتر لەبارەیانەوە لەبەر دەستا هەیە. هاوکات خانووی هەژارنشینان لە پۆش دروستکراون. لێکۆڵەرەوان ڕاهێنانیان بەهۆی زیرەکی دەستکردەوە پێکراوە بۆ ئەوەی ئەو شوێنانی پێویستیان بە کۆمەکە دەستنیشانی بکەن. زیرەکی دەستکرد نەخشەیەکی ناوچەی هەژارنشینەکانی بۆ تۆگۆ دروست کرد. کەسانی دەوڵەمەند تەلەفۆنی زیاتر دەکەن بە بەراورد بە کەسانی هەژار. هەروەها کەسانی دەوڵەمەند ڕەنگە تەلەفۆنی زیاتری نێودەوڵەتی بکەن لە کەسانی هەژار بەهۆی ئەوەی گرانترە. ڕەنگە کەسانی دەوڵەمەند زانیاری زیاتری تەلەفۆنیان لەبەردەستدا بێت و بەکاری بهێنن. بەگشتی کەسانی هەژار تەنها تەلەفۆنی جۆری ئاساییان هەیە. ئێمەلی ئەیکن و هاوکارانی لە زانکۆی کالیفۆرنیا لە بێرکلی لە گۆڤاری نیچر نووسیویانە و دەڵێن ئەم سیستمە کارێکی باشی ئەنجامدا لە دەستنیشانکردنی کەسانی هەژار بە بەراورد بە یەکەم هەوڵی حکومەتی تۆگۆلی بۆ دابشکردنی کۆمەک بەسەر هەژاراندا. ئەو بڕەپارەی بەهۆی پرۆگرامەکە و کۆمان کردوێتەوە یارمەتی داین خۆراک و برنج و گەرمەشامی لە ماوەیەکی کووردا پێ بکڕین. تارە فیزوانێت گەورە ئابووری ناس دەڵێت بانکی نێودەوڵەتی تێبینی ئەم کاری لە بواری یارمەتیدا کرد ئەوەی لە ڕێی زیرەکی دەستکردەوە ئەنجام درا. زۆرێک لەم جۆرە ئەپلیکیشنانە دەبینم وادێنە ئاراوە ئەمەش لەبەر ئەوەی مەترسیەکان و تەنگەژەکان لەم کاتەدا بوونەتە باو. ئایوانە؟ تارە فیزەوانێت دەڵێت سەتەلایتەکان و هەروەها زیرەکی دەستکرد یاریدەدەرن لە بەخێرایی دیاریکردنی ئەوانەی پێویستیان بە کۆمەک و یارمەتی لە میانەی کارەساتە سروشتیەکاندا دەبێت. بۆ ستیڤ بارەگۆنا سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. بەپێی راپۆرتەکانی ڕێکخراوی مافەکانی مرۆڤ هەنگاو تا ئێستاکە لەم چەند ڕۆژەدا و هاوکات 32 کەس کوژاون لە شارە کوردنشینەکان بە تایبەتی سنە و دەوروبەری و بێژگەلەوە هەزاران کەس
دەستگیر کراون تا ئێستاکە دەخیل. بەێ و گۆڕا هەر هەمان ژێدەرێک و هەنگاو ڕخسیە مافی مرۆڤانە 1541 کەس ژی لە هەرێمن کووردا دەخپێشاندان ئیراندا لە چەند هەفتێن بۆری هاتنە بریندارکردن ji bilî ku 32 کەس هاتنە کوشتن وەکەتە گوتی 2500 هاتنە دەستە سەرکردن ئەبژی تەنێ لە هەرێمن کوردانە لە دەمێکێک و هێزی ئیران یان حکوومەتە ئیرانی هێزیین لەشکری دهێنێرتا هەرێمن کوردان و باژارن کوردان بەتایبەت ژی لە باژارێ سنەک و بووە دەبەرەکە لەشکری وەکو تێگوتن لە گۆڕاک و پەیامن و راپۆرتن دیگەهنامە ژوان ژێدەران و بتایبەت ژی ڕخسیا مافی مرۆڤان یا بناوێ هەنگاو هەتا بەرنامە سبەهی یا کورد کونەکشن هەر شاد و بەختەوەر بن و خۆدا حافیز هەر شاد بن.